دژی نەکردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک بەشێک لە وڵاتیانی شارەکە لە بەردەم دەرگای فڕۆکەخانە گرت بوونەوە و داوایان لە سەرۆکوەزیرانی عێراق کرد چی دیکەکردنەوەی فڕۆکەخانەکە دوانەکەوێت. خەڵکی کەرکووک بەسەر جەمنەتەوەکانیەوە ئەمڕۆ لە بەردەمی دەرگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی کۆبوونەتەوە. داوا لە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق دەکەن فڕۆکەخانەکە بکاتەوە. فڕۆکەخانەی نێودەوڵەتی ساڵانێکە لە ڕووی باڵەخانە و بینا و کارگێڕی و هونەریەوە تەواو بووە. خەڵک دەپرسن هۆکاری چییە فڕۆکەخانەکە ناکرێتەوە. ئەمڕۆ خەڵکی کەرکووک بە هەمووی مکەونات هاتن لە بەرامبەر قاپی مەتار کەرکووک مناشدەکەی ڕئیس وزەرا بۆ افتتاحناکەی مەتار جاهزە هەموو شتە جاهزە ئەزانێ بەعز جار سەفقاتی گەورەی هەرە ئەمە لەسەر کێ لەسەر خەڵکی کەرکووکە ئێمە ئەو سەفقاتە مەشبوها قبول ناکەم. مناشدەکەی کازمی رئیس وزراء سید کازمی بەسە خەڵکی کەرکووک هیلاک بوو مەتار کەرکووک جاهزە افتتاحکە. ماوەی نزیکەی ساڵێکە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک سەرجەمکارەکانی تەواو بووە و ئامادەیە بۆ کردنەوە، بەڵام تا ئێستا کردنەوەی بە هۆکاری نادیار دواخراوە. بەڵێ فڕۆکەخانەی کەرکووک خۆتان زانن ئامادەیە لە ماوەیەکی زۆرە لە هەموو لایەنێکەوە لە دەرگای ڕئیسی و ئامادەیە هەتا کۆتایی بلین مەدرەجی تەیارانەکە فڕۆکەخانەکە لە هەموو لایەنێکەوە لایەنی تەکنیکی و لایەنی ئیداریەوە هەتا لایەنی ئەمنیەوە مۆڵەت پێدراوە لەلایەن سوڵتە تەیران مەدەنیەوە. تەنها چاوەڕێیەکەین سەرۆک کۆماریان سەرۆک وەزیرانی عێراق بێت بۆکردنەوەی مەتار هەرەوەلا. کردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ زیادبوونی گەشەی ئابووری و دامەزراندنی زیاتر لە 4,000 دەرچووی شارەکە لە فڕۆکەخانەکە. بۆیە دانیشتوانی کەرکووک داوا دەکەن هەرچی زووە بکرێتەوە تاکو و هاوڵاتیانی کەرکووک ڕێگای گەشتەکانیان بۆ کورد بێتەوە. فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک لە بنەڕەتدا فڕۆکەخانەیەکی سەربازی بوو. لە ساڵی 2019ەوە وەکو فڕۆکەخانەیەکی مەدەنی دەستکرا بە کارکردن تیایدا لە شوبات واتە مانگی 2 ساڵی ڕابردووەوە. گواستنەوەی بۆ فڕۆکەخانەیەکی مەدەنی تەواو بووە و ساڵانە توانای گواستنەوەی 3 ملیۆن گەشتیاری هەیە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.